ئەمە ئەو شەو لە کتۆپۆر جێمان لە چەند بڕیارێکی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بوو کە تەوەقعمان نەدەکرد بە تایبەتی کە چەند سەعاتێک مایە بۆ ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن بەڕێی ئێمە ئەو بڕیارانە کە بڕیاری زۆر حەساسن لەم کاتەیدا دەبتەمای ئەوەی کە سەرلێشەوی و دروست بیتن لە ناو دەنگدەران بە نەتیجە پێمان وایە کە تەسیر کاریگەریەکی زۆری دەبی لەسەر پرۆسەی هەڵبژاردن و بە تایبەتی لەسەر مەسلەی نەزاهەتی ئەو پرۆسەیە بێگومان هەر بڕیارەگەیان ڕێنمایەک لە هەر لایەنێک دەبسی بە تایبەتی لە پرۆسەیەکی ئەوەندە حەساس وەکو پرۆسەی هەڵبژاردن لە دەستگایکی وا حەساس دەبێ پێش وەخت دەربچێتن کە خەڵکێک بزانیتن مافەکانی چییە و ئەرکەکانی چییە و دەبواە پێش دەنگدانی تایبەت دەرچوات لەسەر هەردوو دەنگدان هەم دەنگدانی گشتی و هەم دەنگدانی تایبەتی تاکو و جێبەجێ بکرێتن. ئەم بڕیارانە بە تایبەتی مەسلەی ئەوەی کە هەم نفوس و هەم جنسیە پێکەوە بان ئەمە جێگای سەسوورمانە لەبەرەوەی دەنگدانی تایبەت تەنها بە یەکێک لەو مستەمسەکاتانە دەنجیان داوە ئێستا لە ئەوەی گشتی دەبی دوو مستەمسەک لەگەرە خۆیان بن کە دڵنیام زۆربەی هەرە زۆری دەنگدەران ئاگیان لەو بڕیارە نوێنیە و ئیشاڵای مەغڵەتین بەڵام تەکیدم بەیانی سەر لە شێوەیەکی زۆر دروست دەبێ لەوانەیە بتەمای ئەوەی پشێوی لەو پرۆسە دروست بێەوە دڵنیام لەوەی کە پاش ئەم پرۆسەیە ئسترابەکی سیاسی دروست دەبی لەبەرەوەی بڕیارەکان لە جێ خۆینیان ئێمە بە درێژایی خەباتی خۆمان ئیشی خۆمان هەم لە ناوەندی هێزری یاسایی هەم لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان بە تایبەتی لە هەولێر ئیشمان کردیە تاکو نەزاهەتی پرۆسەی هەڵبژاردن بپارێزین و لەو پێنەوەیدا قوربانیەکی یەکجار زۆرماندایە و بەم هەم لەبەر ئەو پرۆژەیە دیسان ئێمە پێمانەوەی ئەو بڕیارانە غەڵەتە و بە تایبەتی بڕیارەکەی دوام کە دەلێ لە هەر مەحاتەکە گردەنگەکی تایبەت دووبارە بۆ لە مححەتەی ئەو مححەتەیە دەنگەکانی هەمووی پوچەڵ دەبیتن ئێمە دەزانین لە هەر مححەتەک تقریبان ڕێژەی دەنگدەران 500 دەنگە نابێتن 499 دەنگجی ئێلغا بکەی لەبەرەوەی دەنگێک بەنایاسایی بووە بە تایبەتی یاسای هەڵبژاردنەکان ڕێوشێنی یاسایی سزای توندی بۆ داناوە و ئەو بڕیارە پێچەوانەی ئەو یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانە و نابێ هیچ کاتێک کە بڕیار ڕێنمایی سیستەم پێچەوانەی یاسا بێتون یاساش یاخود پێچەوانەی دستوربی ئەو ڕێنمایە پێچەوانێکی زەقی ئەو یاسایە بە تایبەتی کە دەلێ بەبێ سکاڵە لێرە ئەمە دەپرسینە ینی ئایا بە چ پێوەرەك ئەو مححەتەی بەکامل ئێلغای دەکەنەوە چێ ئێلغای دەکا کە ئەسڵن هەر سکاڵای لەسەر نەبێتن بۆیە پێویست وایە کە کۆمسیۆنی باڵا بە بڕیارەکەی خۆی دەبستێەوە تاکو نەزاهەتی ئەو پرۆسە بپارێزی خاڵی سێم ئەوەیە کە باسی بڕیارەکان دەکات کە دوو لەسەر سێ دەربچی ئێمە دەزانین بە پێی یاسای ژمارەی چاری 2014 یاسای کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان گشت بڕیارەکان بە زۆرینەیە نەک دوو لەسەر سێ ئەم بڕیارەکەی سا دەرچوە پێچوانەی ئەو یاسایەوە پێچوانەی هەموو یاساکانی دیکەیە و تایبەتی کە ڕۆژێک پێش هەڵبژاردنە پێچوانەی مادەی سەتی دستوری عێراقیە کە نیمچە حەسانەك دەداتە ئەو بڕیارانە بۆیە ئێمە داوا دەکەین لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بە بڕیارەکەی خۆیدا بستەوە و ئەو بڕیارەی هەڵبژێنێتەوە تاکو نەزاهەتی ئەو پرۆسەی بپارێزیت.